هذا اليوم احنا في زيارتنا إلى محافظة كركوك. ئەمڕۆ ئێمە لەگەڵ بەشێک لە وەکیل وەزیر و بەڕێوەبەرانی گشتی سەردانی شاری کەرکووکمان کرد. ئاماژ لە سەردانەکەمان بۆ چاودێری و پشتیوانی سەرجەم بەشەکانی وەزارەتی ناوخۆیە لە پارێزگای کەرکووک. شاری کەرکووک شارێکی گرنگە، بەشێکی زۆر لە هێزەکانی وەزارەتی ناوخۆ وەک بەڕێوەبەرایەتی پۆلیس و پۆلیسی فیدراڵی و بەڕێوەبەرایەتیەکانی وەکو مادە هۆشبەرەکان و هەواڵگری و تاوانی ڕێکخرا و بەڕێوەبەرایەتیەکانی وەکو پۆلیسی هاتوچۆ و پێناسی شارستانی. هەموو ئەم دام و دەستگایانە پێویستیان بە هاوکاری و چاودێری هەیە و هەروەها سەردانی پارێزگارمان کرد. لە ماوەی داهاتوودا بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک ئامادەکاری دەکات بۆ وەرگرتنی مەلەفی ئەمنی شارەکە و قەزای حەویجە و بنکەکانی پۆلیسی دیکە و ڕادەستکردنی مەلەفی ئەمنی بە وەزارەتی ناوخۆ هاوشێوەی پارێزگاکانی دیکەی عێراق. هاوکات ڕێکەوتوین لەسەر تەواوکردنی پرۆژەی کامێرای چاودێری ناوشار و کامێرای زیرەک لە بازگەکانی شار. سەبارەت بە بازگەکان لە ماوەی داهاتوودا کامێرای چاودێری و هەروەها ئۆتۆمبیلی پشکنین و سۆنار بۆ ڕێگری لە داخڵبوونی مادەی هۆشبەر لە بازگەکان دادەنرێت تا کاریگەری بارودۆخی ئەمنی لەسەر کەرکووک و پارێزگاکانی دەوروبەری هەبێت. كذلك اتفقنا على أنه تقوم المحافظة بإكمال مشروع الكاميرات، كاميرات المراقبة في داخل مراكز المدن.